گرنگجە و پرۆژانە لەوەدایە کە گەنج زیاتر شارەزابی لە ئاینەکەی خۆی بە تایبەتی لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، چونکە هەتا زیاتر پێغەمبەرەکەی بناسی ئەوە زیاتر نزیک دەبیتەوە لە بەهەشت و لە خوای گەورە، و هیوادارین ئەو پرۆژانە زیاتر بن لە ئایندەدا و لە داهاتوودا. زۆر سوودی پێگەاندم لەوانەیە من هەندێک فەرموودەم نەزانی بێ، بەڵام ئەمڕۆکە زۆر باش ئاشنای بووم و تێگەیشتم دەستخۆشیانی لەکەم بەڕاستی کارێکی زۆر گرنگ بوو، هیوام وایە هەموو سەرکەوتوو بن سوودیان لەم پرۆژەیە بینێ بێتن. ژیان لەگەڵ فەرموودەدا زۆر جیاوازە لەگەر ژیانی دیکە، ئینسان هەتا لەگەڵ فەرموودەدا نەژی نازانی ژیان چتام و چێژێکی هەیە، تێدەگا کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چ ئازار و ناڕەحەتێکی چێشتیە، هەتا ئەو ئیسلامی ئەوها بەپاچی و بە ئێمە گەیاندیە، ئێمەش هەتا بەردەوام بین لەسەر ڕێبازەکەی ئەو دەبی زۆر تێکەڵ بین لەگەڵ فەرموودە. ئەو پەڕی هەست باوەکەم الحەمدولله لە وڵاتەکەمانە کەسی ئیماندار هەرماوە و لە شارەکەمانە هەست بە بۆنی ئیمانەکەین و ئینشاءڵڵا هەر بەردەوام بین لەسەر ئەم جۆرە پرۆژانە. الحەمدولله هەمومان ئیمانێکی باشمان هەیە، بۆ نایەت کە خەڵاتەکە وەرگریان شتێ، بەڵام بۆ تاقیکردنەوەی ئاستی توانای خۆی لە ئیمانەکەی تاقی کاتەوە. من وەکو تاک حەزم لێ بوو کە بەشداری بکەم و پەرە بدەی بە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و هیوادارم ئەو خولانە بەردەوام بێ بکرێتەوە بۆ ئەوەی زۆر کەس سوودی لێ وەربگرێت.